ئێرە شارۆچکەی خەلیفانە سەر بە قەزای سۆران بۆ ماوەی 14 ڕۆژ تەواوی دانیشتوانەکەی کەرەنتینە کرابوون بەهۆی تۆشببوونی 7 کەس لەم شارۆچکەیە بە ڤایرۆسی کۆڕۆنا. ئێرە سەنتەری ناحیەی خەلیفانە دوای ئەوەی کە چەند کەسێک لەم ناحیە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا دەبن، کاربەدەستانی ناوچەکە بڕیاری ئەوە دەدەن کە تەواوی ناحیەکە کەرەنتینە بکرێتن. لە ئێستادا کەرەنتینەکردن هەڵگیراوە. خەڵکی ناوچەکەش بە تایبەتی ناحیەکە دێنە دەرەوە و تێکەڵاوی دروست دەبێتن، بەڵام کاربەدەستان و بە تایبەتیش دکتۆران ڕێنمایی ئەوە بە هاوڵاتیان دەدەن کە بە هەموو شێوەیەک خۆیان بپارێزن، تێکەڵی یەکتر نەبن، چونکە ڤایرۆسەکە و مەترسیەکە هێشتا جددیە لەسەر خەڵکی دەڤەرەکە. ڕەوشی تەندروستی تۆشبووان جێگیرە و تیمەکانی تەندروستیش وەک خۆیان دەڵێن پشکنینێکی زۆریان بۆ خەڵکی ئەو ناوچەیە کردووە و بە چڕی کاریان لەسەراوە کرد توشببووی زیاتری لێ نەکەوێتەوە. توانیمان بەردەوام لەو 14 ڕۆژە ڕێنمایی هاوڵاتیان بکەین و وەرگرتنی پشکنین لە گشت چینەکانی شارۆچکەکەمان. لەو 14 ڕۆژە توانیمان نزیکەی 750 پشکنین بۆ هاوڵاتیانی شارۆچکەکەمان ئەنجام بدەین. ئەلحەمدولیلا کۆی ئەو هەموو پشکنیانی کە کردمان هەر هەمویان نێگەتیڤ بوون، هەر هەمویان سەلامەت بوون. کەڵ یەکتر دەبن و سەر لە نوێ دەستیان بە ژیان و کارکردن کردووە و نیگەرانیشن بەهۆی ئەو ڕەوشەی کە ڕوبەڕۆیان هاتبوو. زۆر باشین لەخوای بە زیادی بی کەرێنتیەکن لەسەر خەلاص بوو ئەوە گەڕاین وسا ئیش و کاری خۆسا ئیشێدارا و ڕۆژە عامەلی و کاسی بیە و لە ڕووی دەرونیەوە خەڵکی خەلیفان کاتێکە لە هەواڵەکان دەمان بیست لە ئەوروپا ڕۆژانە بە سەدان کەس گیان لەدەستدا لە خەڵکی خەلیفانیش کەتە لە ڕاوچێ یان لە ڕووی دەرونیەوە تێکچوو کە لە هەمان کاتدا نەخۆشخانەیەکی وامان نییە کە وەکو ئەوروپامان لێبێ ڕۆژانە دەیان کەس و سەدان کەس تووشی ئەو حالەتە بن تووشی ڤایرۆس کۆڕۆنا بن لە نەخۆشخانەی ئێمە چارەسەریان کرد چونکە نەخۆشخانەی ئێمە وەکو بنکەیەکە. بەشێک لە هاوڵاتیان پێیانوا بوو دەستگا ئەمنیەکان و کاربەدەستانی ناوچەکە بەگشتی ڕۆلێکی بەرچاویان هەبوو لە کەمکردنەوەی مەترسیەکانی سەر شارۆچکەکەیان و هاوکاریکردنی خەڵکەکەیان. بۆ ئەوەی کە بارودۆخی ژیانی هاوڵاتیانیش کێشەی تێنەکەوی لێژنەی ئابووری بە بەردەوامی چاودێری دۆخەکەی دەکرد بۆ ئەوەی کە گرانی لە بازار هەڵاوسانی ئابووری لە بازار دروست نەبێت و هەروەها توانرا لە ڕێگای دەستگا خێرخوازیەکان وەکو دەستگای خێرخوازی بارزانی لایەنی حکومی بەستەی خۆراک بەسەر هاوڵاتیان دابش بکرێت. ڕێنمای حکوومەتیش هەیە بۆ ئەوەی کە لە کرێتیان خۆش بن ئەو ماوەی کە بازارەکان و دوکانەکانیان داخراوە. ئامارە نافەرمیەکان باس لەوە دەکەن کە زیاتر لە 20,000 کەس لە سەنتەری شارۆچکەی خەلیفان دەژین. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، شارۆچکەی خەلیفان.